بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم مدت پێشێستا هاتمە خزمەت کاکزیرەکی لەگەڵیدا تاوتوی باسی کتێب و کتێب دەنجیمانەوە کرد و کاکزیرەک ئەگەر لە بیرت بی پێشنیاری یەک دوو کتێبنەوە کردی پێم خۆشە لە زاری خۆتەوە خۆشەویستان بیبیستن کە ئاەتەوە پێشنیارت تەطبیق کرد و چ کتێبەکەت خوێندووە زیاتر. سەرەتا بەخێر مامۆستاکاری بەڕێز. سەرەتاکە مامۆستاکارم دیت پێشنیاری ئەپلیکیشنێلۆ کردم بەڕاستی ئیسپادەکی باشم لێ کرد بە تایبەتی کتێبی بەختەوەربژی داواکاریشمە کەسە کە بینیۆری ئەو پارچە ڤیدیۆی دەبی بچێەوە ئەپلیکیشنەدا بەزێنی و جێگربی بەڕاستی ئیسپادەکی باشی لێ دەکا چ لە دنیا چ لە قیامەتیش ئینشاءڵڵا یعنی پێی بارەوەر دەبن. يعني لكارت چەند قاڵ توانین جێ لە کتێبەکە ڕابگریەوە خاستە نیشەکەی من کە مەشغوڵم و خەریکی ئیشوکارم کە بە سەوتی گوێ دەدەمێ بەڕاستی وەختم بۆ دەگەڕێنەوە وەزای دەنیش باشتر دەتوانم تێ بگەم و لە هەر کات و وەختێکیش بی دەتوانم جێگری بم و هیچ یعنی باشتر لەوەی کە تو بە کتێب بخوێنیەوە لەو کەسانی کە ئیشوکاریان هەیە. بارك الله. سلام. خۆشەویستان ئەوەی کە بیستان ئەوە کاکزیرەک کەسێکی کاسبکارە لە مارکێتێکە لە ئەسنای ئیشکردنی گوێ لە کتێب ڕادەگری کەواتە هەر ئێستا تۆش ئەپلیکیشنی ڕۆشنای دابەزێنە ببە گوێگری کتێب چ سەرقاڵبی چ شفێری بکەیت چ بەرکار خەریکبی دەتوانی ببیە خوێنەر و بیسەری کتێب لەگەڵ کتێبخانە دەنگی ڕۆشنایی بە هیوای سود بۆ هەمولایەک. السلام عليكم ورحمة الله وبركاته.